فدراسیۆنی نێودەوڵەتی خوێندکارانی دەرمانساز لقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نۆهەمین جار کۆ دەبێتەوە جا بە خۆشحاڵیەوە ئێمەش وەکو کوردستان نوێنەرمان هەبووە لە ئەو فدراسیۆنە و لەو کۆبوونەوەیەدا جا لە ئێستا و لە بەشی کۆتایی بەرنامەکەمان میواندارەتی نوێنەری کوردستانمان کردو لەم فدراسیۆنە خۆی زیاتر باسمان بۆ کات لەسەرەوەی کە ئەسڵەن ئەرکی ئەم فدراسیۆنە چییە لەسەر چ ئامانجێک فدراسیۆنەکان داناوە و هەروەها ئەوان لە فدراسیۆنەکە چالاکێکی تایبەت لە کۆبوونەوەکەیە ساز کراوە ئەبواە هەر وڵاتێکە بەشدار ئەبێ نوێنەرەکەی بە جلوبەرگ و بە خواردن تایبەت بە وڵاتەکەوێتیا بەشداری کردو. نوێنەری کوردستانیش بە هەمان شێوە بە جلوبەرگی کوردیۆتیایە دەرکەوتۆ جاخۆی باسی ئەوەمان بۆ کات کاردانەوەکان دوای بەشداریکردنی ئەم بە جلوبەرگی کوردیەوە چی وە لە با بڵێن فدراسیۆنە کەداوە لە دانیشتنەکەیە هەر بۆیە بە میواندارەتی دکتۆر ساڤە عوسمان پزیشکی دەرمانساز ئەمانەیە لەسەر ئەم بابەتە زیاتر بدوین کە بە هەمان شاماژەم بۆ کرد نوێنەری کوردستان بۆ لەم فدراسیۆنە و لەم کۆنگرەیەدا زۆر بەخێر بێ دکتۆر ساڤە سپاس بۆ تۆ یەکەم باسێکی با ئەمە بکەین کە خۆی فدراسیۆنی نێودەوڵەتی خوێندکارانی دەرمانساز ئەرکی چییە لەسەر چ ئامانجێک ئەسڵ ئەم فدراسیۆنە دروست کراوە دانراوە. خۆی ئەم فیدراسیۆنە لە ساڵی 1940 لە وڵاتی هۆڵندا لەلایەن حەوت پزیشکی دەرمانسازەوە بنیادنراوە دواتر فیدراسیۆنەکە گەورە بووە و ئەو تاوەکو ئێستا بە نزیکەی وڵاتی جیهانی ئەندامە لە فیدراسیۆنەکە زیاد لەسەر ڕێکخراو ئەندامە لە فیدراسیۆنەکە خۆشحاڵانە ئێمەش لە کوردستان ڕێکخراوێکمانەیە کە تایبەتە بە خوێندکاری کۆلێژی دەرمانسازی و تازە دەرچوان و ئەندامە لە فیدراسیۆنەکە فەلەبەر ئەو ئێمە مافی ئەومان هەیە کە نوێنەرایەتی ڕێکخراوەکەمان بکەین و بەشداری چالاکی فیدراسیۆنەکە بکەین و لە هەمان کاتیشە مافی ئەومان هەیە کە خۆمان هەڵبژێرین بۆ پێگەکانی فیدراسیۆنەکە و ئێمە فیدراسیۆنەکە بەڕێوەبەرین چکە لە کۆتاییە ئەو فیدراسیۆنە خوێندکارەکان بەڕێوەی ئەبا لەگەڵ تازە دەرچوان ساڵانە هەڵبژاردن ئەکرێت ئەم کۆبوونەوانەشی کە ئەنجاممان ناوە لە وڵاتی تونس لەگەڵ میسرا ئەمە کۆبوونەوەی ساڵانەی فیدراسیۆنەکەیە هەر ساڵی ئەمساڵ خۆی فیدراسیۆنەکە لە 5 بەش پێگاتوە ینی جیاکراوەتەوە بەپی ئەوەی کێمە لە ئینی جوگرافیمان ئەکرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆی ئێمە سەر بە ئۆفیسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە فیدراسیۆنەکە ئەم فیدراسیۆن لە 5 ئۆفیس پێکاتوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا ئەمریکا و ئاسیا جا ئێمە سەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەندامین لە فیدراسیۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرها لەگەڵ فیدراسیۆنە گشتیەکەیە ئەم ساڵ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی تونس ئەنجامدرا ئەوەی کۆبوونەوەی گشتیش لە وڵاتی مسر ئەنجامدرا بەڵام ئەمە ساڵانە پێویستەکە بگۆڕێ ساڵی لە وڵاتێک بێت 2 ساڵ پێشەوە هەڵبژاردننی تیا ئەکرێت اینجا دواتر قرار ئەدێک لە وڵاتە بکرێت یاخودنە زۆر باشە کەواتە با باسێکیەوە بکەین کامە ساڵانە ئەنجامە دێت چالاکیەکان خۆی لە چیا بینێتەوە کە باسی واکەین چالاکیەکان هەمووی بابەتی تەندروستین یاخود پێویستە کە تۆ لە کوردستانەوە ڕێی کۆمەڵی کەڵچەری خۆشە بناسیێنی ئیتر و کەڵچەرش پێویستی بۆیە کە شێوازی جلوبەرگ و خواردن و بۆی کە ئەم هەماهەنگیە لەناو ئەم فیدراسیۆنەیە دروست بێت ڕاستە خۆی ئەو کۆبوونەوانە با بڵێن چۆن کۆنگرە هەیە پێویستەکات لایەنەکان کۆنگرە ئەنجام بە ئەمەی فیدراسیۆنەکەش بێم شێوازەی پێویستەکە ساڵانە کۆنگرەی خۆی ئەنجام بە ئەم کۆنگرێش لە چەند بەشێک پێکاتوە هەم لایەنی تەندروستیەکەی کە لە کۆمەڵە پانێل پێگیە چەند ڕۆژێک ئەخیانێ و هەمیش هەڵبژاردن ئەنجامەدەی ڕۆژانە کۆبوونەوە ئەنجامەدەێ وەکو با بڵێن شێوازێکی پەرلەمان وایە هەر وڵاتە و مێزی تایبەت بە خۆی هەیە پێویستەکە سێنوێنەری خۆی لەوێ ئامادە بێت و زانگ بە ئایا فیدراسیۆنەکە ویژن یاخود میژنی ئەو فیدراسیۆنە چی لێیە ئەمە هەمووی ئەم وڵاتان نوێنەری ئەم وڵاتانە قەراری لەسەر ئەیان ئەمە لایەنێک تیش شەوەکان بۆ نمونە شەوی ئینتەرناشناڵ نایت هەیە واتە تۆ پێویستەکە کولتوری خۆت بناسێنی جلوبەرگی کوردی ئێمە لەوێ خۆشحاڵانە جلوبەرگی کوردیمان لەبەر کرد ئاڵای کوردستانمان هەڵکرد ئەوە زۆر خۆشحاڵ بوو بۆ ئێمە جێشانازیەکە لەوێ و ڕیاکشنی ئەوانی تیش بۆ ئەجلی کوردی کوردستان خۆشحاڵانە زۆر پۆزیتیڤ بوو ئەمە ینی
لەم چەند بەشە پێگەی پێویستەکە لەم چەند بەشە پێگەی جگە لەوە کە کۆنگرەکە کۆتایی پێ پۆستور هەیەواتە با بڵێن ئەم ساڵ کە لە وڵاتی تونس ئەنجامدرا ئەو خوێندکارانی کە ئەمێننەوە ئەتوانن تورێکی وڵاتەکە بکەن پێش کۆنگرەکەش لیدرز ئین ترینین هەیە واتە پرۆگرامێکە لە 3 ڕۆژ پێگیە ئەم 3 ڕۆژە باسی چۆنێتی سەرکردایەتی ئەکا چۆن ببی بە سەرکردەیەکی باش بەگشتی فیدراسیۆنەکە کام کۆبوونەوەانە ئەنجامەیە مەبەستی لەوە ئەیە کە تیمێکی نوێ دروست بکە بۆ فیدراسیۆنەکە چکە بەڵێ بەدڵنیاییەوە ئەنی هەموو لایەنەکانیان ینی هین کردووە چۆناڵی ڕەچاویان کردووە بەڵێ باش باسی ئەوەت کرد بە جلوبەرگی کوردیەوە تیمەکەی ئەو بەشداری کردووە و هەروەها زۆر ڕنگدانەوەی باشیشی لێکەوتوێتەوە لەگەڵ یاپەما بە جلوبەرگی کوردی وەک جوانترین با بڵێن جلوبەرگ لە مەراسمەکە دەستنیشانکراوایە ڕاستە خۆی ئەو کۆبوونەوەی کە تایبەتە بە فیدراسیۆنەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی تونس ئەنجامدرا ئێمە لەوێ لە شێوی ئینتەرناشناڵ نایتە جلوبەرگی کوردیمان لەبەر کرد و بە جوانترین جلوبەرگی کولتوری هەڵبژێرا ئەوە جێی خۆشحاڵیە بۆ ئێمە ڕاستی هەم کولتوری خۆمان بەوان ناساند بەڵێن ئەوەشەی بینین لەوێنەکانە سەحەت کە بینی هەر یەکەیان ئاڵای خۆیانەوە بەشداریان کردووە و باسی ئەوە بکەین مادام ئەم فیدراسیۆنانە کە بە یەکەوە چەند لەو چەند وڵاتێک نوێنەری خۆیانەیە کۆ بنەوە لە دوای ئەو ڕۆژەکانی کە چالاکیەکان بەڕێواچێ دوجار پێشبڕکێک هەیە یاخود چ شتێک تۆ بەدەستیێنی کە بتوانی تۆ لە نێویانە باشترین بیت خۆی باشترینەکە ئەوەیە ئەو بۆ نمونە ئەو شەوانەی کە چالاکیەکان ئەنجامەدە هەر شێوی تایبەتە بە چالاکیەک بۆ منە ئینتەرناشناڵ نایتە یاخود شەوی یەکەم فلاک سێرەمۆنیەواتە تۆ ئاڵای خۆی ئاڵی وڵاتەکەت بەرزەکەیتەوە بانگێشتەکەنە سەر ستەیج و لەوێ ئاڵی وڵاتەکەی خۆت بەرزەکەیتەوە ینی بم شێوازە جیا کراوەتەوە چالاکیەکان پرسیاریان هەبوو لەسەرەوەی ئەم هاڵاییەوە کوردستان چیایان بەتەکیید زۆر پرسیاریانەکرێمە بەردەوام هەوڵمانەیە کە باسی کوردستان بکەین بەڵام بە شێوازێکی ئەرێنی نەک بە شێوازێکی سیاسی چکە لەوێ پێویستەکە بۆ شێوازە کوردستان بناسێنی وەک هاوڵاتیەک بەڵێ ینی هەمیان زۆر خۆشحاڵ بوون و پەیوەندێکی زۆر باشمان دروست کرد لەگەڵ خوێندکارانی وڵاتانی تر و دەرماساز ئەوە چانسێکی گەورەیە بۆ ئێمە کە لەوێت تۆ بەشدار ئەبیت خوێندکاری کۆلێژی دەرماسازی وڵاتانی تر و تازە دەرچوو ئەناسی ینی با بڵێن کۆمەڵگەیەک بۆ خۆ دروست دەکەیت وا بوو دوای قسەکانی ئێوە هیچ کامیان بڵێن من حەزەکەم گەشت بکەم بۆ کوردستان بەتەکیید ئێمە ڕێکخراوەکەمان KPS ئێمە بە نوێنەراتی ڕێکخراوی KPS بەشداری ئەو چەند چالاکیەمان کردووە ئێمە کە ئەبین بە ئەنجام لەم فیدراسیۆنە چالاکیەکمان ئەبێت Student Exchange Program واتە مافی ئاڵوگۆڕی خوێندکاران هەیە لە بینی وڵاتەکانە بۆ نمونە لە کوردستانەوە خوێندکارێک ئەچێتە دەرەوەی وڵات لەوێ کۆرسێک ئەبینێ لەسەر بواری دەرمانسازی جا لە کۆمپانیا بێ یاخود لە دەرمانخانەیەک بێت بۆ ماوەی 2 هەفتە یاخود 3 مانگ لاج وڵاتێک بێت ئەم فیدراسیۆنە ئەم پرۆگرامەی هەیە کە پرۆگرامێکی زۆر گەورەیە جا بەتەکیید زۆربیان حەزیانە کرد کە بێن سەردانی کوردستان بکەن خۆشحاڵانە ئێمەش لە ڕێکخراوەکەمان لە KPS کە خۆم سەرۆکی ڕێکخراوەکەم لە ئێستاە ئەو پرۆگرامەمان چالاکراوە سەرۆکی ئەم ڕێکخراوەی لە چ ئاستەکە کوردستان بەڵێ KPSA ڕێکخراوێکی ناوخۆیە من سەرۆکیانی تیمەکان ساڵانە هەڵبژاردن ئەبێت چۆن ئێمە هەڵبژاردنەکەین بۆ فیدراسیۆنەکە ڕێکخراوەکەمان ئەندامە لە فیدراسیۆنەکە ینی ئێمە مافی ئەومان هەیە با بڵین 2 ساڵێک تر ئەو کۆبوونەوەی بینی لە کوردستان ئەنجامی بین چۆن بۆ نە لە بالی یاخود لە قەتەر ساڵێکی تر ئەکرێت ینی ئەم فیدراسیۆنە ئەوەیە کە نزیکەی 1000 خوێندکاری کۆلێژی دەرماسازی تازە دەرچووتیە ئەندامە لەگەڵ ئەوەیە لە هەر وڵاتی ڕێکخراوێکیە بێم ڕێکخراوانە ئەنجام بە لە فیدراسیۆنەکە کاتێکە کۆبوونەوەی ساڵان ئەنجامە دەبێ هەر ڕێکخراوەی 3 نوێنەر بنێرێت ئەگەر بۆ نمونە
ڕێکخراوێک بەشداری نەکە ئەبێ دەنگی خۆی بباتە پاڵ وڵاتێکی تر بۆ نە کاتێک هەڵبژاردن نەکرێت ئەبێ وڵاتێکی تر لە جێگی ئەو قرار بات کە ئەم کەسە بۆ منە بۆم پێگەی هەڵبژێرێت یا بۆ نمونە ئەمانەوێت گۆڕانکاریەک لە فیدراسیۆنەکە یا بکەین ئەو ئەبێت هەموو وڵاتان دەنی لەسەر باگەر با بڵین 50-60 بوو ئەوە ئەو ئینا ئۆکەی لەسەر نادێ و مۆشنە تەقنیم ناکرێت. زۆر باشە. بابینە سەر ئەوەی بە تایبەتی لەم فیدراسیۆنە لەوانەیە کۆمەڵێک بابەتی زانستی و پزیشکی هەبێت کە گفتوگۆی لەسەر بکرێت. ئاستی خۆمان تا چەند پرسیار لەسەر ئاستی کوردستانە بوو کە ئێوە ڕۆشتون بەشداریتان کردووە تا چەند پرسیاری زانستیانەکرد لەبارەی بابەتەکانی کەەوە گفتوگۆی لەسەرکەم ڕاستە کۆمەڵێت چالاکی کەلتوری بەڕێوە چێ بەڵام لەوانەیە کۆمەڵێت چالاکی زانستیشی تیابێت. بەتەکیت ئەم پرۆگرامە نزیکەی 9 ڕۆژ ئەخانێت ینی خۆی سەرەکی ترین بابەت لەم کۆبوونەوە ئەوەیە کە کۆنگرە ئەنجام بدرێت کە وڵاتەکان نوێنەری خۆی بنێرێت جگە لەوەش شەوەکان کۆمەڵێک چالاکی تردانرێ بۆی نوێنەری وڵاتەکان یەکتری بناسن و ئەو پەیوەندیە دروست بێ لە بینی وڵاتەکانە جگە لەوەش ئەو چەند ڕۆژێک دانرێ بۆی وەرکشۆپ ئەنجام برێت کۆمەڵێک سپیکەری نێودەوڵەتی بانگێش دەکرێت کە لەسەر چەند بابەتێکی دەرماسازی قسە ئەەکەن لەسەر بابەتەکە چاوتوێ ئەەکەن و ئێمەش کە لەوێ نوێنەرایەتیەکەین ینی خۆشحاڵانە و پەیوەندی دروست دەکەین لەگەڵ هەموو ئەو سپیکەرە هەموو ئەو قسەکەرە نێودەوڵەتیانە پێشەوە بێ ئامادەکاری بکەن بۆی کە لەوێ کە لەو کۆنفرانسانەیە بەشدار بن کە بابەتی زانستی تایە. بەتەکید بۆ نمونە ساڵی داهاتوو کە کۆبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتی قەتەر ئەکرێت ئێمە لە وڵاتی تونس دڵماننا بۆی کە لە وڵاتی قەتەر بکرێت تیمێک دروست کراوە لە وڵاتی قەتەر لە ئێستا کار لەسەر ئەوواکەن کە کۆبوونەوەی ساڵی داهاتوو چۆن بێت لەکوێ ئەنجام بدرێت کام ئوتێلە بێت قسەکەرەکان کێ بن چەند ڕۆژ بخانێ لە کوێ کۆبینەوە ئەمانە هەمووی ساڵێک ئەخانێت جگە لەوەش 2 ساڵ پێش ئەوە دەنگدان ئەکرێت لەسەر 2 ساڵی داهاتوو کە لە چ وڵاتێک پێویستەکە ئەم کۆبوونەوەی ئەنجام دەدێت. یعنی بۆ 2 ساڵی تر دەنگ درراوە لەکوێ؟ بەڵێ ئەمە بۆ گشتیەکە کۆبوونەوەی گشتی چکایمە کۆبوونەوەی گشتیمان هەیە فیدراسیۆنەکە کە هەموو وڵاتەکان مافی بەشداریکردنیان تیا لەگەڵ کۆبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمانەیە ئەوەی گشتیەکە پێویستەکە 2 ساڵ پێش ئەوە قراری لەسەر بدرێ کە هەڵبژێرا لە وڵاتی کەنەدا ئەنجامەدرێت 2 ساڵی تر کاتەجارێکشتا کوردستان وەک بژاردە ناوی نەبراوە ئەوە ئەبێت سەرتا ئێمە تیمێک دروست بکەین لە کوردستان ئەپلیکیشن فۆرمەکەی خۆمان لەوێ تەقدیم بکەین دانمان لەسەر بن ئێمە شیاوە لە کوردستان ئەم کۆبوونەوە بکەین واتە نوێنەرانی هەموو وڵاتانی تر بێنە کوردستان بەشی پێویست ئێمە سپۆنسەرمان هەیە سەلامەتە وڵاتەکەمان بۆی خەڵک بێت کۆمەڵێک نەرجی هەیە مەرجانێتیابێ بێجگەلەوەش ئەبێت تۆ لەو دەمانەیە دەربچیت ینی دەنە پێبن زۆر باشە. ئەم تیمانی کە بەشدارە بن کە ئەم بەتایبەتی ئەم فراکسیۆنە پلانی هەیە کە ساڵانە لە چه وڵاتێک ئەنجامی بە لە کوردستانی خۆمان تۆکو سەرۆکی ڕێکخراوەکە سەرۆکی ئەو بەشەی کارڕۆن هەر چەند کەسێکن دیاری کراون بەشدار بن یاخود گۆڕانکاری بەسەرایە لە کەسەکان کە بەشدارە بن؟ نا بەتەکید گۆڕانکاری بەسەرایە بۆ نمونە لە مانگی دووەوە ئەوان ئەناوسمنتێکەکەن ئەڵێن بۆ منە مانگی حوت لە وڵاتی تونس کۆبوونەوەکە ئەنجامەدێ تکایە ناوی 3 نوێنەری فەرمیمان بۆ بنێرن ئەم 3 کەسە ئێمە بڵاوی ئەکەینەوە لە ڕێکخراوەکەی خۆمانە بەڵام بەتەکید بەپێی پێگابێ چکا و کەسێک کاچێ نوێنەرایەتی ڕێکخراوەکەمانەکە ئەبێ زانیاریکی تاوەتی لەسەر ڕێکخراوەکەمان هەبێت چکە لەوێ کە کۆنگرە ئەنجامەدرێت ئەبێت ئەو کەسی لەوێ نوێنەرایەتی ڕێکخراوەکەمانەکە زانیاریکی تاوی لەسەر فیدراسیۆنەکە بێ زانێکی تاوی لەسەر ڕێکخراوەکەمان هەبێت و لێ بتوانێت کۆمەڵی پرسیار و وەڵام دروست ببێت وەڵامی ئەو پرسیارانە باتەوە بۆیە سەرتا بەپێی پێگەیە ئەمە لەناو تیمی خۆمانە بڵاوی ئەەکەینەوە ئەوانەی کە پێگیان بەرزە ئەگەر پێیان نەگونجە دواتر بەو شێوازە ئەوانەی کە پێگیان نزمترە هەبێ خوێنکار بیانە بێ خوێنکاری بەڵێ خۆی ئامانجی فیدراسیۆنەکە بەگشتی چی ئەگەر ڕێکخراوێک لە وڵاتی بێ بێ بە ئەندام پێویستەکە سەرەتا خوێندکاری کۆلێژی دەرماسازی و تازە دەرچوو بێواتە تەنها تایبەتە بە خوێندکاری کۆلێژی دەرماسازی و تازە دەرچوان و لەبەرەوەی ڕێکخراوێکی تر هەیە تایبەتە بە نێودەوڵەتی و تایبەتە بە دەرمانسازان ئەم ڕێکخراوەی تەنها تایبەتە بە خوێندکاری کۆلێژی دەرمانسازی و تازە دەرچوان فلەبەرەوە بەو شێوازە ینی ئەگەر کەسێک بێوێت
ئەندام بێت یان شانسی ئەوەی هەبێت کە ڕۆژێک لە ڕۆژان لە فدراسیۆنەکە بەشدار بێت ئەبێت یەکەم جار ئەندام بێت لە ڕێکخراوی KPSA KPS دواتر لەوە کۆمەڵک مەرجی تیا بێت لەسەر ڕێکخراوەکە لەسەر فدراسیۆنەکە زانیاری هەبێت و هەروە لەسەر پێما ببواری دەرمانسازی شوایە بەتەکیید زانیاری باش بێلابێ بەڵام بۆ نمونە ئەوانەی کە خوێندکاری کۆلێژی دەرمانسازین ئەوانەی کە قۆناغی یەکن دوو سێن لەوانەیە زانیاریی ویان نەبێ بەڵام ئەو زۆر کێشە دروست ناکە ئەوەی کە گرنگە زانەیەکی تاڵی لەسەر ڕێکخراوەکە بێ لێ بتوانێت سەرکردەیەکی باش بێت و نوێنەرایەتی ڕێکخراوەکەمان بکات و بە جوانی لەوێ کورد و کوردستان بەوان بناسێنێ بۆیە بەو شێوازە ینی کەواتە ئەبێ ئەو تیمە بەباشی بەڕێوەبەری بەدەر لە بواری پزیشکەکە تۆ کۆمەڵی پرسیاری کەلتوری و دابوونەریتی وڵاتەکەشێ ئەبێ ئامادەی تیاابێکە وەڵام بیتەوە لەو فراکسیۆنەیە جگە لەوەش ئەم فیدراسیۆنە جیاوازێکی لەوە کە ئێمە ڕێکخراوەکەمان ئەندامەت هەیە کۆمەڵە دەرفەت بۆ ئەڕەخسێنێت ئەویش بۆ نمونە کە ئەم کۆبوونەیە لە وڵاتی تونس ئەنجام درا ئێمە ئەتوانی خۆمان کاندید بکەین بۆی ئێمە پێگەیەک لە فیدراسیۆنەکە وەربگری کە لە کۆتاییە ئەمە خوێندکار بەڕێوەی ئەبا چۆن ئێمە ڕێکخراوەکەمان ناوخۆکە خوێندکار بەڕێوەی ئەبا فیدراسیۆنەکەش بۆ شێوازێ یعنی ئەم مافیەوەمان هەبوو کە خۆمان کاندید بکەین و خۆشحاڵانە من خۆم کاندید کرد بۆ پێگەی بەرپرسی پەیوەندیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فیدراسیۆنەکە هەڵش بژێردرای بەڵێ بۆ خۆی لە خۆیان کاراسانی باشتر بۆ ئێوەکە کە بتوانن بەشداری زیاتر پێشووتر هیچ کوردێک ئەو پێگەی نەبووە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سێری جوگرافیاکەین وڵاتە عەرەبیەکانە ینی کەم کەس ڕاستی تووشی ئەوە بووین لە کۆبوونەوەی گشتی فیدراسیۆنەکە کە لە وڵاتی مەسر بوو بە حکومەی زیاتر وڵاتانی ئەوروپی بەشداریان کرد هەنێکیان زانیاریان هەبوو لەسەر کورد هەنێکیان زانیاریان نەبوو ئەو بۆ من زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمەش کە ئەو لێکتێگەی هەڵەتێگەیشتانەمان ڕاستە کردەوە بۆەوە هەم نوێنەرێکی زانستی بوون هەم نوێنەرێکی کەلتوریش ئەگەر بە کورتی بێن بڵێ وەک دو پرسیاری من دکتۆر ساڤە طبعا لەنێو ئەو کەسانەیە کە لەوێ بەشدار بوون ئێوە گفتگۆشتان هەبوو لە وڵاتانی ترەوە و تا ڕادەیەکیش هەڵسەنگاندتان بۆ ئاستی زانستی خۆتان کردووە لا دوایە ئاستی زانستی دەرمانسازی لە کوردستان لە چه ئاستێکایە باشە وا هەیە کە لە ئاستی وڵاتانی ترا قسێکی بەوتن هەبێت بەڵێ بەدڵنیاییەوە لە هەمان ئاستایە بۆچی بەڵام ڕەنگە دەرفەتی خوێندن لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بگۆڕێ ئەوەی لە وڵاتێکی تر ڕەنگە لە کوردستان نەڕەخسابێت تەنها ئەوە جیاوازێکی ڕەنگە لە وڵاتانی تر کاتیان هەبێ بۆ ئەوەی دوای ئەوەی کە دەرئەچن لە زانکۆ ترینینێکی باش لە سەیدە لە یاخود لە خستخانەیە بکەن بەڵام لە کوردستان ئەو بوارە نەبێت ئەگینا بەدڵنیاییەوە هیچ جیاوازیەک نەبوو لە ڕووی زانستیەوە لە بینی کوردستانە لەگەڵ وڵاتانی ترتەناوێ بێ دەرمانسازان دەرفەتیان پێ بدێ جگە لەو ڕاست حەز ئەەکەم ئاماژە بەوەش بەم ئێمە فیدراسیۆنەکە پەیوەندی هەیە لەگەڵ WHO پەیوەندی فەرمی هەیە لەگەڵ WHO لەگەڵ UN و زۆربەی ڕێکخراوانی و دەوڵەتیەکانە کە من ئەم پێگەیەم وەرگرتووە ڕاستە خۆ پەیوەندیم هەیە لەگەڵ WHO لەگەڵ فیدراسیۆنە نەودوڵاتەکانی ترا ئەمە جگەلەوە ئێمە مافیەوەمان هەیە کە بەشداری خۆشحاڵانە کۆبوونەوەی ساڵانەی کۆنگرەی ساڵانەی WHO بکەین کە لە جنێف ئەنجام ئەدرێ ئەم ساڵ مانگی 5 ئێمە من وە خۆم مافیۆمەیە کە نوێنەرایەتی هەم فیدراسیۆنەکە بکەم هەم نوێنەرایەتی کوردستانیش بکەم و لەوێ ڕۆڵمان هەبێت ئەوەی کە گرنگە ئەم فیدراسیۆنە ئەم دەرفەتانە ڕەخسێنێ بۆ خوێندکارەکان جگەلەوە هەچ چالاکێکی تر تایبەت بێ بە WHO یاخود UN ڕێکخراوانە و دەوڵەتیەکان ئێمە وەک فیدراسیۆنەکە ئەتوانین پەیوەندیان پێوە بکەین و جگەلەوە کە من ئەم پێگەیم وەرگرتووە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیم ئەبێ هەبێت لەگەڵ نوێنەری هەموو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێت ئەپرۆچی وڵاتانە بکەین وەک عمان لەگەڵ بەحرینە کە تاوکو ئێستا نەبوون بە ئەندام لە فیدراسیۆنەکەیە جگەلەوە پێویستەکە یاداشنامەی لەکتەگەیشتن لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی ئەنجام بین ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەم پۆزیشنە لای چی کەسێکە بێت چۆن ئەتوانێت باشترین ئیش بکە لەم پێگەیە زۆر زۆر بەردەوامی باشتر و بەشداریکردنی ئێوە هەم بۆ کوردستان بۆ کورد و ناساندنی کەڵچەری کوردی و بوارە زانستیەکەش
ئەو زۆر گرنگە زۆر دووبارە سپاس. سپاس بۆ تۆ هیوادارین زۆر چەند سەر مانگی بەخێر. تر جارێکێتر دووبارە لەلامە ئامادە بیتەوە ئەوەی کە دانیشتووی داهاتوو بێت بە هەر هیوای. زانیاری ئینشاڵڵا ترمان زۆر. پێشکەش بکەیت دەست سپاس خۆش. دەکەین بۆ ئامادە